سپاس سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویستی دەستگای میدیایی کورسات سڵاوتان لێبێ ئێمە لێرەین لەگەڵ هاوکارانم تاکو بەرنامەیەکی دیکەی هێزی تۆین لە بەغداتان پێشکەش بکەین کاندیدەکەمان لە شاری مەلای گەورەوە هاتووە وەختێک چاوی کردوتەوە دەوروبەری هەمووی پێشمەرگە و کەسوکاری پێشمەرگە هەر لەوێ ڕۆژێوە تێکەڵێک لە خانەوادەیەکی ئاین پەروەر و نیشتیمان پەروەر ئاینیان کردوتە چەکێک بۆ خزمەتکردنی نەتەوە و نیشتیمان ئەو لەوێ ڕۆژێ ڕاپەروەردە بوو کە بستێک لە خاچی کوردستان نەگۆڕێتەوە بە قەسری قەیسەری ژنێک پەروەردە بوو ژنێک هات بەناو هەموو نەهامەتیەکاندا هاوشانی براکانی وتی منیش پێشمەرگەم بەڵام پێشمەرگە لە بواری جیاجیا وێزگەکانی ژیانی پڕیەتی لە خەبات و تێکۆشان دوجار لە شوێنێک گیرسایەوە وتی من ئەمەوێ لە ناو خێزانی کوردیا توندوتیژی نەبێ هەمومان بە خۆشەویستی و ئارامی بژین ئێستا دەیەوێت چی بکات بڕوا لەوێ خزمەتێکی گشتگیرتر لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکات چێە؟ فێنک حاجی مەلا کاندیدی ژمارە 3 لە پارێزگای هەولێر با بفەرمێت سڵاوتان لێبێ کوی لۆ درت پڕ بوو گەڕامەوە بۆ دواوە بۆ ئەو ژیانەی کە برایەکانم کە پێشبەرتی کات پێدا ژیان بەڵام بە ورە و ئیرادەیەکی گەورە باس لە دایک و باوکەکەی باز لەیەکەی خێزانەکەی من دڵم پڕ بوو زۆر سپاسانەکەم هیوادارم بتوانین ئەو تند و تویژەیە کە هەیە ئەو برا پێشمەرگانەمان ئەو شەهیدی سەنگەرانەمان ئەو هەموو کەم ئەندامانی سەنگەر کە هێمانە ئێستا کە پێیان دەڵێن شەهیدی زیندوو ئەو هەموو ژنەی کە بەبێ تاوان کوژراین هەمویان ڕوحیان شاد بێ سپاس بۆ ئێوەش کە هاتن سپاس لە بۆ پشتیوانیتان برا پێشمەرگەکانم خوشکەکانم کارمەند و فەرمانبەرەکانم یەکێتی ژنان کە هەموو کاتێک پشتیوان و پشتگیر من خزم و کەسەکانم ئێوەی میدیاکار فەرمودانی شەبا زۆر ماندوو بووی ببوورە شاڵا فرمێسکی خۆشیە قوربانی بم یاخوا بەخێر بێ هەموو کات لەوراتی کۆێڕا قوربانی هەموو کاتێک کە خێزان و کەندیناوی لۆ هەولێرێ لۆ باڵەکایەتی لۆ خۆتەر بژاردیە خۆم هەڵبژارد بۆی بەردەوامم لەسەر ئەو خزمەتانەی کە تۆ باست کرد کە برایەکان بتوانیان بە چەک ئیش بکەن من بتوانم بە قەڵەم من بتوانم بە توانای ژن من بتوانم کە هەموو کوردستان کە ئێستا لەو حاڵەتی ناهەموارەی کە تێدایەتی بتوانم بەرەو ئامانجی بگەێنم لەگەر ئەو تیمە جوانەی کە لە لیستی 222 هەیە چکە بەڕاستی لە هەر شوێنێک ژنێک کە بێ ئەتوانێت گۆڕانکاری بکاتن شان بەشان لەگەر برایەکانی شان بەشان لەگەر ئەو کەسانەی کە دڵسۆزن لە بۆ گەیاندنی پەیامی خەڵک بۆی بتوانین خزمەت گوزاری بکەین بۆ بەغدا لەبەرەوەی وتومانە هەموو هێزیەک لە بەغدایە بتوانین هەموو خزمەت بە کوردستان بگەێنین بە یەکسانی بۆ هەموو چین و توێژەکان ئەوە وای کرد کە فێنێک ئێستاکە لەو پێگەی کە تێدامە بتوانم شانازی بکەم کە تێدامە خزمەتێک بگەێنم بە خەڵکی هەموو کوردستان لەوانەشە خەڵکانێکی عێراقیش کە لەوانەیە وەکو خەڵکی کوردستان ناهەمواریان بینی بێت ئەگەر بتەوێت بە گەنجێک بڵێ دەنگ بدەن بە لیستی 222 لە پارێزگای هەولێر چۆن قەناعەتی پێ دەکەی یەکێتی چی کردو بۆ خەڵک تاکو خەڵک لە دەوری ئەو بەرنامەیە کۆ ببێتەوە ئەڵێم گەنجەکان ئێوەن مەشغەڵ و هەڵگیری ئاڵای کوردستان ئێوەن نێوەیەکن کە بتوانن متمانە بکەن بە یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەرەوەی هەموو کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان باڵێکی گەنج بووە کە گەنجایەتی بە معنای تێگەیشتن لە هەموو ئەو
کێشانەی کە گەنج هەیەی هەموو ئەو توانانەی کە گەنج پێەتی بتانی بەکاری بینێ سەرکردەکەمان ئێستا گەنجە کەواتە ئێمەش گەنج بووینەتەوە لەگەڵی بیدایەتی دەستپێکردنیش کە یەکێتی نیشتیمانی کوردستان دامەزرایە لە 1975 و 76 گەنجانێک بووینە خوێنگەرم لێ پێویست دەکاتن بۆی ئێمە بتوانین خزمەتی تەواوی هەموو گەنج بکەین کوڕ و کچ بتوانین دەنگمان پێ بدەن ئەوانی کە ئێستا گویان لێمانە ئەوانی کە جیاشیان لێمانە بەوانی دیکە بڵێنەوە کە بەرنامەکەمان نابینین تکا دەکەن وەرنە سەر سندوقی دەنگدان بۆی بتوانی مافێکی خۆتە تۆی گەنج بتانی گۆڕانکاری بکەیت پێمان بڵێ پێداویستەکانت کێشەکانت چییە لەگەڵ ئێوە حەلی دەکەین هەروەها بتوانین ئەو کێشەی کە ئەتوو هەتا بە یاسایەک بەڕێنماییەک بتوانین کاری لەسەر بکەین بۆیە دەنگ دەبێتی خەرمانێکی هەیە لە بەغدا بۆی بە خەڵک بڵێن با بچین ئەو خەرمانە زیاتر بکەین لە ڕابردووە تاکو ئەمڕۆ بۆ خزمەتکردنی خەڵک بە دڵنیاییەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بیداتی لە دەستپێکی دامەزراندیەوە هەتاوەکو ڕزگارکردنی عێراقیش لە کاتی خۆی لە 2003 بە بەردەوامی کاری کردووە لە سەروەی کە چۆن بتانی مافی خۆنووسی لە بۆ کورد بەدەستبینیتن بەڵام لەگەر بەغدا بووە خۆی گونجاندیە لەگەر بەغدا بۆ پەیوەندەکانی بەهێز کردیا لەگەر بەغداد بووە ڕەوان شاد مامجەلال توانیەتی لەگەر ئەو دەستەوەی کە لەگەریەتی بتوانیتن مافی کورد بەدەستبینیتن هەموو ئیش و کارەکانی کە کراوە لەوێندەر یەکێتی نیشتیمانی کوردستان بردوویەتی لە بەغدا مناقەشەی بکە چونکە ئێمە دەزانین هێز لە بەغدایە هەموو کاتێک کە بتوانین بە دەستور بە یاسایەک مافی کورد جێبەجێ بکەین ئەبێ بگەڕینەوە بەغدا پەیوەندیەکی بەهێزی ڕوحانی جەنابی مامجەلال ئێستاش هەموو سەرکردایەتەکانمان لەگەر سەرکردەکانی بەغدا دروستی کردێ لەگەر هەموو حیزبەکان ئەوە وا دەکاتن کە بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەردەوامی لە بەغدایە بۆ حەلکردنی کێشەی موچا کە هەست دەکەین گۆڕانکاریەکی کەمی تێدا هەبووە ئەوە وا دەکاتن کە بڵێن ئێمەین کە دەتوانین وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندیەکانمان لەگەر بەغدا بەهێز بکەین خەرمانێک لە خەباتمانداوە خەرمانێک لە چالاکیمان کردووە خەرمانێک لە بەشداریکردن لە بیرمان نەچی لە 2005ەوە ئێمەی کورد بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنداممان هەبووە لە ناو پەرلەمانی عێراق کەواتە ئەوانن کێشەکانی کوردیان لێوێن دەرباز کردیا شان بەشان لەگەر هەموو لیست و قەوارەکانی دیکەی کورد کە لە بەغدا بووینە دەمانەوێت بەردەوام بین ئەو پەیوەندیانە بەهێز بکەین دەمانەوێت بە بەغدا بڵێن ئەگەر هێز لە بەغدا بێ ئێمەش خزمەت بە هەموو کوردستان دەگەێنین برادەرەکانت یعنی ئەوانەی کە لێرن زۆر زۆر بەخێر بێن زۆر یەک بەیەکتان بەخێر بێن تێکەڵەیەکەوانە بەڵێ حەزەکی گفتوگۆیەک لە نێوان دەست پێ بکەین گفتوگۆیەک لە نێوان بەڕێز و ئەوان دروست بکەین شاناسی دەکەم بزانین ڕەخنە سەرنج کورە دەستخۆشی بەڕەخنەکان گەورە دەبم بە دەستخۆشیەکان گەورە دەبم یەکێتیەکانە ڕەخنە دەترسێن نەخێر یەکەم کەس کەوتوێتی ڕەخنەم لێ بگن جەنابی مامجەلالە ئەو داوا بکاتن فێنک چێە شانازی دەکەم کە یەکێتیمە شانازی دەکەم لە ناوە خەڵکانەمە بە جوانی لێرە کاک سۆران ئەگەر بتوانی لەگەڵ ئەو ئیشە جوانانت کە ئەکەی مایکە کەشمان بۆ بێنیت مەمنونە بین بۆی بتوانین گفتوگۆیەک لێرە دروست بکەین باشە با من پێشکەشکارێکی خۆم کۆتایی پێبێنم بیدەمەوە بە ڕێزانە ئۆهۆ هاناخان بەخێر بێ هەموو لایەکتان بەخێر بێن خوشی بە ڕێزم هاناخان ئەو پشتیوانە گەورانەت هەیە بەڵێ بەڵێ لەبەرەوەی هەموو کاتێک گوتیتم کە ژن پشتیوانی ژن بوو سەر دەکەویتن ژنیش کە پشتیوانی ژنی کرد پیاوەکانیشی لەگەر بیتن دووجار سەر دەکەویتن هەمووتان زۆر زۆر بەخێر بێن گەورەیتان وان بەڵام هاناخان ژنێکی سەلار و سەنجین خوشی بە ڕێزمان هەمیشە ڕۆژنامەوانێکی زیرەک داکۆچی کار لە مافی ژن یاخوا بەخێر بێن دڵم خۆشە ئەم مایکە بۆ ئێوەیە هەر کەسێکتان قسێک پرسیارێک ڕەخنێک یان بۆ چوون و پێشنیازێکتان هەیە بۆ خاتوفێنێک فەرمون یا ئەڵڵا دەست پێک گرینگە یاڵە هاناخان فەرمون ئەتوانم هەستمە سەر پێ بەڵێ ئەگەر بتوانین بۆی بتوانم بە حەماسێکەوە لەگەڵ هاناخان نییە منیش گەنجم سڵاوتان لێ بێ بەخێر بێن
هەربژی زۆر سپاس سپاس کاکزانە سەرکەوتوبی فێنک خان کاربەندەکان هەمیشە پەیوەندیکی زۆر تونند و تۆڵیان هەیە بە جیاوازی نووسنگەکانەوە بە جیاوازی ناوچەکانەوە و جەنابەت زۆر لە نزیکەوە ئەناسن پەیامت چییە بۆ کارمەندەکان؟ بۆ هەموو کوردستان بۆ هەموو لەبەرەوەی من بەڕێوەبەری گشتی بەرەنگاری بوونەوەی تونجی خێزان و ئافرەتانی وەزارەتی ناوخۆ بۆ هەرێم ئەڵێم سڵاو لە هەموو ئەفسەرەکانم سڵاو لە هەموو کارمەندەکانم لە فەرمانبەرەکانم لەبەرەوەی کاکزانە ئێمە تێکەڵەیەکی لە بەڕێوەبەراتی خۆمان لە مابینی هێزی سەربازی و هێزی شارستانی بە حکمێ ئێمە بەڕێوەبەراتیە کۆمەڵایەتیەکانم ئەڵێم سپاسان دەکەم بۆ هەموو ئەو کارە جوانانەی کە کردوتانە لە 2007ەوە کە دامەزراوین شان بەشانی یەکتری وەکو خوشکوبرا ئیشمان کردووە بۆی بگەینە ئەوەی کە تاک بە تاچی ناو خێزان بپارێزین بە پێی یاسای ژمارە 8 ساڵی 2011 تا پلەی خزمەتی 4 دێن بۆ لای ئێمە بۆ نووسنگەکانمان نووسنگەکانمان لە هەموو هەرێم 24 سعات کراوەیە 7 ڕۆژ لە هەفتەیەکە 365 ڕۆژ لە ساڵێکە بە بەردەوامی ئیش دەکەین هێڕێکی گەرمی 119مان هەیە جاریوا هەیە لە نیوەی شەوە داوامان لێ دەکرێتن ژنێک کتێک ئەندامێکی خێزان کە بچین بەرەو دەنجیەوە بۆی ڕزگاری بکەن کە کێشەیەکی لەسەر بێ بۆ کوشتن یاخود هەڕەشەیەکی لەسەر بێتن لێە من دەرێم دەست بێکی یەکتان دەکوشم ئێوەن پشت و قووەت بۆ من بۆوانی پێش منیش و بۆ دوای منیش کە بتوانین یەکەی خێزان بپارێزین ژنانیش بپارێزین لە بیریشمان نەچی لێرەوە ئەمەوێ ڕۆحی شادی نەقیب محەممەد بڵێم خوالەی خۆش بێ بریندارەکانمان ئیشاڵڵا چا دەبنەوە هەرچەندە یەکێکمان بۆ بەکەم ئەندام بەڵام وا دەکاتم بڵێم زۆر سپاسان دەکەم بەژی فێنخان ڕەخنەت نییە؟ ناڕەخنێکم نییە بەڵام هیوادارم پانتایەکی چەند پاڵپشتی ئەوە ئەەکەی ژن دەنگ بدا بەژن حتا پیاوانیش دەنگدا بەژن ڕەنگە زۆر پیاو هەبێ باوشایەتێ من بیدەم نەتوانێت قوتی تۆی هەبێ لەسەر پێخۆستانی فێنەکانی هەبێ ژنی هەبێ بۆ ژن بە کۆتا دەرچێت بۆ ژن بە حەقی خۆی دەرنەچێت من تەسەورەکەم لە هەرێمی کوردستان ئاستی هۆشیاری ئەوەندە لە پێشەوەیە ژنان و پیاوان ئەگەڕێن بە دوای ئەو کاندیدەیە کە ئەتوانێت خزمەتی زیاتر بکە ئەتوانێت دەنگی زیاتر بگێنێ فێنکخان کە بچێتە بەغدا من دڵنیام یەکێک لە بەرنمەکانی ئەوەیە کە زیاتر دەستکەوتی زیاتر و خزمەتی زیاتر دەستەبەر بکە بۆ بەڕێوەبەرایەتیەکەی من دڵنیام بەڕێوەبەرایەتەکەی بەجێ ناهێڵێت و ماڵ ئاوایی لێ بکە بەڵکو زیاتر هەوڵی بۆ ئەیا بۆی پانتایی کارکردنی فراوانتر بێ خۆتان نەزانن ئەوە تەنها بەڕێوەبەرێتیە کە ڕاستە و خۆ لەگەڵ هەستیارترین یەکەی کۆمەلگا مامەڵە ئەکا کە ئەوش خێزانە بۆیە چەندین سنتەریان هەیە بۆ ئاشتەوایی خێزانی کە ئەمە لە هەرێمی کوردستانە ئەوەشمان بیر نەچێت کە بەڕێوەبەرێتی بەرەنگار بوونەوەی تونند و تیژی خێزانی لێرە دەستکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بۆ یەکەم جار لە سلێمانیا دامەزراوە وەک نووسنگەیەک دواتر فراوان بۆ ئێستا بۆتە بەڕێوەبەرایەتێکی گەورە هەربژین بۆ کەمکردنەوەی دەمەوێت قسەیەک ئیزافەی سەر قسەکانی هاناخانی بکەم بەڵێ لە بەرنامەماندا هەیە و هەوڵی تەواویشمان لۆدایە کە بتوانین ئەو موچەیە کە لە هەرێم هەیە مقابلی وی لە عێراق بتوانین هاوتا بکرێتەوە و هەروەها لە بۆ ئەوانەی کە شارستانی نەچکە گوتم بەڕێوەبەراتێکی ئێمە شارستانیشە چۆن شارستانیش موچەکەی نزیک بکەینەوە لە سەربازی چکە بەڕاستی هەردووکیان بەیەکەوە بە یەکسانی ئیش دەکەن ئەوە یەک لە بەرنامەکەمان دەبیتن سپاس هاناجان ڕێزێکتر فەرموو فەرموو سڵاو من دەمەوەکو خوێندکارێک فێنخان وەکو زمایکت بەرزکە ماشەڵڵا بەرزە لێ جێشمان لە دەنجی من دەمەوەکو خوێندکارێک پامی خوێندکاران بگەنم ئەمڕۆکە بە فێنخان وەکو نوێنەرێکی خوێندکاران قساکەم بەردەوام دەمێران کوڕی چاکە مایکەکەت بۆ چاکە دەمەوێت بزانم ئاخۆ خۆتان دەزانن کە زۆری لە خوێندکاران لە ساڵانی ڕابردوو کە هەتاکو ئێستاکەش لەگەڵ بێ کە دەرچوون و دانەمەزراون لە زانکۆ و لە پەیمانگەکان لە هەرێمی کوردستان ئاخۆ پلانتانسیە یان ئامانستانسیە بۆ ئەم خوێندکارانە کە بۆ ئەو خوێندکاران دەرچوون و دایان مەزرێنن چونکە لای هەمووان ڕوونە کە خوێندکار ئومێدێکی وای بە خوێندن نەماوە چونکە دامەزراندن بەڕاستی لە هەرێمی کوردستان نەماوە
دەستخۆش سپاس. دەستخۆش زۆر دەستخۆش سپاس. بۆ دڵسۆزی ئەو گەنجانە پرسیارێکی زۆر جوانە سیارمەوە ناوەڵ دەستخۆش. سپاس کە باس بەڕێزیشتر تا فێنە خاقسەکانی تەواو دەکات بەرێ. بچێتە ئەوێ گەر کە باز سپاس. لە خوێنکار دەکەین عادەتەن ئێمە یەکسەر پەروەردە و فێرکردنمان ببدرێتەوە کە پەروەردە هەبیتن فێربوون هەبیتن پێویست دەکاتن کە خەڵکانێکیش لەوێن دەرخزمەتیان بکەن ئەجا چ لە سلکی پەروەردە بیتن لە وەزارەتەکان بی لە دابینکردنی مەکتەب و قوتابخانەی زۆر زۆر باش لە زانکۆی زۆر زۆر باش بۆی ئەوان بتوانن بەو زانستەی کەوەری دەگرن چ لە خوێندنگاکانیان بیتن چ لە کۆلیژەکانیان بیتن دوایی کە دادەمەزرێن بتوانن بەکاری بن بۆ خزمەتکردنی وڵاتەکەی خۆیان بەداخەوە ماوەیەکی زۆرە دامەزراندنمان نەمایە لەبەرەوەی هەز دەکەین ئەو بوتەی کە دادەندرێتن لە بەغدا کە لەوانەیە لەلایەن کەسانی شارەزایە بەڵام هەندێک شت لە بیر دەکرێتن هەندێک شت بە قوربانی شتی دیکە دەکرێتن بۆیە نەمانتوانیوە لە ماوەیەکی زۆرە گەنجانێکی زۆرمان دانەمەزرێتن بەڵام ئێمە لێرەکانەوە هەوڵی کۆششی تەواوی خۆمان دەدەین لیستی 222 کە بتوانین لە بەرنامەی کابینەی شەشی پەرلەمانی عێراق بودجەیەکی تەرخان بکرێتن لە بۆ دامەزراندنی گەنجەکانمان کە دەرچوینە بە تایبەتی پلەیەک یەکەم و دووەم و سێمەکان ئەوجا ئەو بابەتانەی کە پێویستە وەلانی کەمیجی بدرێ بە کەرتی تایبەتیش خەڵک ئەگەر لە کەرتی جێگەی یەک لە بابەتی دیکە هەیە چۆن وا بکەین لەمەودا بە پیشەیی فێری گەنجەکانی خۆمان بکەن هەندێک بابەتی مادەی خۆیان هەڵبژێن بە پیشەیی ئیش بکەن لۆی بتوانن لە کەرتی تایبەت ئیش و کارەکانی خۆی بکەن یەک لەو ڕێسا یاسایانش کە ئیشی لەسەر بکرێتن کەرتی تایبەتە بۆی هیچی دیکە خەڵک نەرێ من ئەگەر لە حکومەت دەبم تەقاعود نابم بەردەوامیەتی ژیانم نابیتن بچتن لە کەرتی تایبەتیش بە یاسا بۆی دابدرێتن خەمیوەی نەبی کە پیربی بەڵام ئەو بابەتە بابەتێکی زۆر هەستیارە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بە جددی ئیشی لەسەر دەکاتن لە پەیامەکەی خۆشمان دامەنایە هەوڵ دەدەین کۆشش دەدەین بۆ دامەزراندنی دانەمەزراوەکان ئەوانی کە دەرچوون لە کۆلیش و پەیمانگاکان دەستخۆش زۆر سپاس فەرمو قوربان سەرەتا بە خراپنی ئامادەبوونەکەم و پاشان بە خراپنی فێنرخان زۆر سپاس پرسیارە لێ من بە تایبەت خۆم کە حەزەکەم لێکەم ئەوەی کە لە بەڕێبەرایەتی بەرەنگاربوونی تونتیژی خێزانی تا ئێستا لە کار و چالاکی لە پێڕە و پرۆگرام لەوانەیە کە خزمەت بە کۆمەلگا کراوە کە ئەچێتە بەغا گەڵاڵی پرۆژەیەکی هەیە کە تا ئێستا باس نەکرابێ و نەکرابێ بوارێکی زۆر هەستیار و تایبەتمەند بێ کە لە لای خۆی دروستی کردبێ کە بتوانێت لەوێ کاری بۆ بکە بتوانێت لە بەغداد بتوانێت پەیڕە پرۆگرامێکی تازە شتێک لە خەیاڵیا بێت کە تا ئێستا لە چالەچەکانی بەڕێوەبەرایەتی تونتیژی خێزانی باسی لێ نەکرابێ ئەنی شتێکی تایبەتمەند بێ لە گەڵاڵی بی خۆیان هەر پێش ئەوی جوابی ئەو بەڕێزە بدەیتەوە لە بەغدا ئەوە هەیە ئەو دام و دەستگای نەخێر نییە نەخێر سپاس لە بۆ پرسیارەکە دیارێمەوە و هاناخانیش باسی کرد ئێمە شانازی دەکەین کە لە کوردستان یاسایەکمان هەیە یاسای بەرەنگاری بوونەوەی دژی بەرەنگاری بوونەوەی توندوتیژی دژی خێزان و ئافرەتان ئێمە شانازیەکەمانەوە کە لە بەغدا تا ئێستانیمانە بەڵام لێش ناشارمەوە لە بەغدا دووجار لە پەرلەمان لە خولی پێنجەم دووجار خوێندنەوەیان کردێ لە بۆ ئەو یاسایەکە بەڵام هەتا ئێستا نەیانتوانێت بە عقارێکی بگێنن کە بتوانن ئیشەکانی خۆیان بە تەواوی لەسەر بکەن ئایا ئیرادە نەبوونە بەوەی کە پرسی ژن وەکو پرسی نیشتیمانی بکرێت ئایا کەسانێک لەوێ نانەوێتن وەکو ئێمە بە بوێرانە ئیش لە بۆ بابەتی ژن بکەن بەڵام لە بەرنامەی خۆم لە بەرەوەی من ماوەیە کە ئیش لە بۆ بابەتی ژن دەکەین لەگەر هاوکارانم لە پەرلەمان ئەگەر متمانەی هەموو خەڵکی خۆمەر بگرم لەوێ بە دڵنیاییەوە یەک لەو یاسایانەی کە ئیشی لەسەر دەکرێتن دەبی یاسای بەرەنگاری بوونەوەی توندوتیژی خێزانی بیتن توندوتیژی دژی ژنان بیتن بۆی بتوانن هەم ژنان و هەم خێزانیش یەکەی خۆی بپارێستن و لە ئاشتیدا بژیتن و ژیانیش بتوانن بەسەر بەخۆیانە بە ئازادانە ئەو کار و چالاکیانەی خۆیان دەوێت بیکەن لەگەر ئەوەش بتواندرێتن پەیوەندیەکی تەواو لەگەر بەغدا و لەگەر هەرێم دروست بکرێتن لە بیریشمان نەچی پێویست دەکرێتن بودجەیەکی زۆر باش تەرخان بکرێتن کاکزانە چونکە ئەگەر بودجە لەبەردەست بوو دەتوانی تاک بە تاچی کۆمەلگا هۆشیار بکەیتەوە لەوەی نەتوندڕەوی بکاتن نەتوندوتیژی بکاتن دەشکرێ لە سۆشیال میدیایەکانی خۆمان کە ئێستا بەڕاستی یەک لەو بابەتانەی کە زۆر ئاماری بە قۆتمان لەسەر هەیە ئەویش ئەوەیە کە توندوتیژی سۆشیال میدیاییمان هەیە کە کچان و ژنانمان لەوانەیە هەندێک لە پیاوەکانیشمان نەتوانن بە ئازادانە سۆشیال میدیا بەکاربینن کەسانێکی
دولار ئێوە نەفز نزم وا دەکەن کە دەچن وێنەکانیان دەبن ڤیددیۆیەکانیان وا دەکا ئێمە داوا بکەین لە وەزارەتی گواستنەوە و ڕاگەاندن کە بڵێن پێویست بەوەی دەکاتن گێتێکمان هەبی شتەکان هەندێک شت هەیە سانسۆری لەسەربیتن هەندێک خەڵکانەکەن بەڵێ ئەبێ وابین چکە بەڕاستی ئێمە ئیشەکەمان زۆر زۆر حساسە ئێستا کاکم کە لە ێوەڕاوەستایە دەزانیتن ئیشیمە حساسیەتەکەی چەندە چەند نهێنی پارێزی دەبی بکرێتن یعنی بەس بزانین کە وێنەیەکی کچەک لە شوێنێک بدراو ئێوە هەمومان ئەبێ بەرەو دەنجیەوە بڕۆین و ڕابکەین لەوەی بەدەستمان بکەین هەیە بەسەرهاتێک بێناوهێنان بەسەرهاتێکی زۆر تراژیدی کە ئازاری ویژدانی دابی دەرونی زۆر زۆرمان هەیە چی بوو بۆ نمونە کچەک دەرێ من ناتوانم هیچ بکەم وێنەکەم لە لای کەسێکی دیکەیە بەڵام لەبەر خێزانەکەم ناتوانم هیچ بکەم کچە هەستا خۆی ئینتیحار کرد بەڵام دوای ئینتیحارەکەی زیاتر دەستیان لە بۆ خێزانەکەی درێژ کرد زیاتر کۆمەلگاکەی ئێمە وتیان ئەو کچە خۆی ئینتیحار کرد لە بەرەوەی وێنەی بڵاو بوویتەوە دایک و بابەکە لە شەرمان نەیانزانی چ بکەن یعنی هەم ڕوحی کچەکەیان لە دەستدا هەم کۆمەلگاکەم ئایلەکەشی کوشت هەم بە یاساش نەمانتوانی هیچی لۆ بکەین لەبەرەوەی خاتونم کە ڕوحی لە دەستدا ڕوحی شاد بێ حکایەتەکەی خۆی چیرۆکەکەی خۆی لەگەر خۆی بدە ناوگەڵ بەڵام کۆمەلگاکەی من تەقەبولی نەکرد کە دەست بدەن لە خێزانەکەی بڵێن تۆ بووی بە قوربانی ناهێلین کەسی دیکە ببتە قوربانی ئەو بابەتەمان هەیە و بابەتی زۆر زۆر لەوەی تراجیدیای دیکەمان هەیە کە وای کە دێژنانمان کچانمان هەمووانە دەبەی بۆ بەغدا بە دڵنیاییەوە ئەگەر خۆشم نەچم دەی دەمە هاوڕێکانم بیبن سەیترت هەیە بەڕێزت بەڵێ خاتو فێنک کەم تەرخەمێکێ هەم لە لای حکوومەتی خۆمانەوەکو وەزارەتی ناخۆ بە تایبەتی لەسەر ئەو کەسانەی کە لەم بوارەیە تووشی زیان دەبنیا شەی دەبنیانی کار و مامەڵەکانیان درەنگ هەندێک جار هاوکاری تاکە کەسی دەورەبینەیە هاوکاری کۆمەڵی خۆمان بۆ ئەو کەسە لە ئەو کێشەی ئەفو لە شەیدبوونی شەید محەممەد زۆر زۆر سستێکی گەورە چوو بەڕێرەوە بەڵێ هەوڵێکی زۆر درا هاوکاری کرا هەندێشت کرا بەڵام زیاتر شخصی بوو با ئەگەر یاسا ئیشکا لەسەر ئەوەی کە لای خۆشمان تا لە پەرلەمانی کوردستانیش ینی ئەو شتە بۆ جۆرە نەبێت کە بێتە هەندێک حاڵەتی وەکو بەرزەیی هیوادارین کە لەم خۆش کۆنکرێتی ئیشی لەسەرکرێ ئێوە ئیشەتی ژنان بۆی جوابی کاچی خۆم بدەمەوە بەڵێ ڕاستەکەی بەڵێ ڕاستەکەی پێویست دەکاتن پێویست دەکا هەر واجبێک هەر کەسێک لە کاتی واجبی لە کاتی ئیشی خۆی تووشی هەر حاڵەتێکی ناهەموار بوو پێویست دەکات شەهیدی سەنگەر حسابی لە بۆ بکرێتن ئەوە بە شخصی نەکرێتن پێویست دەکرێت بە یاسایەک بەڕێنماییەک بکرێت تەنها ئێمە نین کە لە پێشەوەینە لە بۆ بابەتی ژنان بەڵکو لەوانەیە لە دەستگای مینیش کەسانێکمان هەیە کە لە کاتی هەڵگرتنەوەی مینا یاخود ڕۆیشتن لە بۆ ڕێگاکەی خۆیتی یان ئەو کەسانێک کە دەچن لە بۆ پشتگیریکردی کەسانی دیکە پێویست دەکرێتن بە یاسابی دوورکەوینەوە هیچی دیکە بەڕاستی کاکزانە بە شخصیش نەکرێتن پێویست دەکرێت کە تۆ درعێکەیە کە لە ڕووی یاسا و یان شوێنێک هەر پێویست دەکاتن هەرچی لە حکومەتەمانە بەڕاستی بە سیستماتیک بکرێتن نە بە ناوچەگەری بکرێتن نە بە شخصی بکرێتن نەر بەلایەنی حیزبی سڵاو فێنە خان من وەکو پێشمەرگەیە قسە دەکەم تۆ لە عایلەیەکی کورپەروەرەوە پەروەردە بوویت لە سەرەتای دروستکردنی شۆڕشەوە لە ناو بنەماڵەیەک دروست بووی کە هەموو برا و کەس و کارت پێشمەرگە بوون بۆیە مەکو پێشمەرگەیەک داوا لێ دەکەین کە سبەینە چویە پەرلەمان تۆ چی پاکێزەریان چ مەعنا چ پلانێک دەبێت بۆ پێشمەرگە دەبێت تو لە بەرەوەی کە خۆت پێشمەرگە بووی لە ناو پێشمەرگە داگەورە بوویت بەڵێ سپاس قوربانی بم پرسیارێکە چیترت هەیە وڵا هەر ئەوەنە فەرموو پرسیارێکە کە دەرەی پێشمەرگە بەڵێ پێشمەرگە یعنی مەرجی خۆی داناوە بۆ ئەو خەباتەی کە دەیکاتن ئەجا ئایا چ لە شاخکە کردویتی چی ئێستا لە شار دەیکاتن ئەوە وا پێویست دەکاتن کە ئێمە خزمەتیکی زۆر 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 بە پێشمەرگە بگەێنین بەداخەوە هەندێک جار کە لەولا جێمان لێ دەبیتن معاشی 500,000 یاخود ئەڵێن ئەو خزمەتەی کە بە خێزانی پێشمەرگە خزمەتمان پێ نەکردیا یاخود هاوتامان نەکردیتەوە لەگەر ئەو هێزانەی دیکەی کە لە بەغدا هەیە بۆیە یەکەم شت کە ئێمە ئیشی لە بۆ بکەین هەم وەکو خۆشم وەکو خێزانێکی پێشمەرگە هەم لەگەر ئەو هەواڵانەی کە هەمە لەوێندەر پێویست بەوەی دەکاتن کە پێشمەرگە بناسیێنرێ بە تەواوی پێشمەرگە معاشێک و
ئیش و کارێکی باشی لە بۆ بکرێ خزمەت بکرێتن هەروەها بۆشی دەستنیشان بکرێتن کە مەهامەکانی چیە چکە ناکرێ لە بۆ هەموو شتەکەت پێشمەرگە بنێرین لە بیرمان نەچیتن پێشمەرگە دیفاعی کرد لە کاتی داعش و شەهیدی زۆری پێشمەرگەشم هەیە ئەوانیش بوون کە ئەو حدودەی کە دانرا بوو وایان کرد کە خەڵکی دیکە هیچی دیکە ئاوارە نەبیتن نێتن دەبی بڵێن پێشمەرگە جێگای شانازیمانە ئەبێ ئەمانە بەیاسا بەرگریان بە تەکید زۆر سپاس هەواڵی بەڕێز خۆش فەرموو ماشەڵا گەنجەکانمان پرسیاری زۆریان پێ دوادارین هەروە بن ئەو کاتتان باش باشکاک زانا بە خێراتنی فێنخان دەکەم من دەمەوێت پرسیارەکەم زۆر بە کوردی گرێ کوێرەی موچە کۆتایی پێدێنن ئەمزارە گرێ کوێرەی موچە بەڵێ میلەتێکی پێوە گیرۆ دەبووە بێگومان وەک خۆتان دەزانن بێگومان وایە هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم زۆر دەنجی پێ دەدەی پلکمە پلکتە دەنگ بە ژمارە 222 ژمارە سێ لە پارێزگای هەولێر هەربژی چی بە گەنجەکانی هاوڕێت دەڵێ لۆ پلکت دەرەی من کارمەندێکی هێزەکانی ناوخۆ بەڵێ داواکارم لە هاوڵاتیان لە شاری کۆیە هەولێر دەنگ بدەن بە خاتونێک کە براکانی کە هەرگیز لە هەر پلە پۆستێک بوو بێتن لە کۆیە لە ناو خەڵک بۆتن بە دڵنیاییەوە مجامەلە ناکەم ئەمە هەموو خەڵکی خۆیان دەزانن یەک لە برایەکانی کاک باوازی کا خالی دەوانە خۆشەویستی خەڵکی کۆیان پێشمەرگەن تاکو ئێستاش هیوادارم کاک باوازی یاخود کاک ڕێبەریەکیان هەستن قسە بکەن دوای وڵات پێشنیازەکەت با قبول بێ خارە باوازی باجابی پرسیارێکی پێشنیازەکەم قبول کەی وەک برایشی بفەرمێتە ئێرە مەمنونی زۆر باشە وەڵامی بابدەمەوە بۆی نەپلکتە دەبی جوابی شت داتەوە تەبای من شانازی دەکەم کە هەموو خەڵکی کوردستان بە تایبەتی لە بازنەی هەولێر لە کۆیە لە سۆران لە باڵەکایەتی لە دەشتی قەراجکە دیناوی وەکو جەنابەت باسکی لە دەشتی کوێ لە تەقتەق هەموو خزم و کەسی خۆم پشتیوان من هەواڵەکانم ژنەکان هەمووی پشتیوان من ئەوە گەورەم دەکاتن پێشەوە لە بۆ لیستەکەم 222 دوایی لە بۆ خۆم یەک پرسیاری کرد ئایا موچە وەکو گرێکۆرێ زۆر کاری دەوێتن لە بەرنامەی خۆشم دامنایە یان لەگەر هەواڵەکانی خۆمان یەک لەو شتانەی کە هەیە ئێستامە دەبی شانازی بکەین بەو ڕێکەوتنامەی کە کراسی قۆڵی کە یەکێتی نیشتمانی کوردستان ڕۆڵی تێدا هەبوو کە ئەو ڕێکەوتنامەیە ئیمزای لەسەرکرا بە معنای وەی نەوت و نانەوتیەکان بڕوە کەواتە میزانیەکی جوانی موچەم دەبیتن کە هیچی دیکە موچە بە پچڕ نێتن دوو لە ساڵی 2014 و 15 و 16ەوە موچەکەمان بە پارچەی وەرگتیە ئەجا چ لە ساڵێکا دوو موچەم لێبڕابیتن چ لە ساڵێکا چەند پاشەکەوتیم هەبیتن بەڕاستی پێویست دەکرێتن یاسایەک یان ڕێنماییەک دابدرێتن چۆن ئەو پاشەکەوتەی کە هەیە بگەڕێتەوە لە بۆ خەڵکی کوردستان چکە بەڕاستی پاشەکەوتکردن لە قوتی خەڵک ناکرێتن ئەتوو کە ئیشت کرد پێویست دەکرێتن ئەوەی کە بەرامبەریشی وەریگری هەرچەندە ئێمە لە بیرمانە لە 92 هەمووی بەخۆبەخشی ئیشمان کرد بەڵام ئێستا هەست دەکەین موچەیەکی باش هەیە لە کوردستان لە عێراق نەفتێکی باش هەیە غازمان هەیە سەرچاوی دیکەی بژێومان هەیە نانەوتیەکانمان هەیە کەواتە بۆ نێن بە یاسایەکی بەقووەت موچەکەی خۆمان وای لێ بکەین گرێکۆرەکە بکرێتەوە و هەروەها پاشەکەوتەکانیشمان بگەڕێتەوە کاکزانە لەوانە ئێستا خەڵکانێک جێ لێ بیبرێ ئەم 6 ملیۆنم هەیە ئەوکە دیکە برێ 40 ملیۆنم هەیە لەوانەیە هەمووی ئامانج و هەدەفی خۆی لەسەر ئەو بابەتەی دانرایە کەواتە یاسایەک بۆی کە یان ڕێنمایەک بۆی بتوانین ئەو پاشەکەوتەمان لە بۆ بگەڕێتەوە دوو بە یاسایەک بتوانین ئەو ڕێکەوتنامەی کە هەمانە کە خەڵکانێک ئێستا دەرێن لە بۆ هەڵمەتی هەڵبژاردنە نەخێوانیە کۆنکرێتی دەبیتن بەڵام کە دەرێن لە بۆ 4 مانجیە بەڵێ وایە مانجی 11 25 خلاص دەبیتن لە یەکێکی 26ەوە دەبی جارێکی دیکە ئەو ڕێکەوتنە ئیمزا بکرێتەوە و کۆنکریتیش بکرێتە بەڕێزێکی تر فەرموو خاتونەکان بەرگری بکەن لە خاتونەکان بەدەنجی ئێوە گۆڕانکاری دەکرێتن ژن سەرۆک مامزەلات چەند ئێوەی خۆش دەویست سەرەتا دەستخۆشی بە خێراتنی فێنخانەکەم وەکو ناوم هێرۆیە ئەندامی
ناوەندی یەکێتی ژنانی کوردستان وەک ئەندام لقەیەک بە خێراتن دەکەم بە ناوی هەموو یەکێتی ژنانەوە ئیشەڵا تەمەنای سەرکەوتنی بۆ کەم فێن خان لە کۆنگرەکە چۆن ڕۆژێک بەیەکەوە بووین کەسێکی مەحبوب و کەسێکی سادەی ئیشەڵا بە هیوای سەرکەوتنت وەڵا ئەوەی ڕاستی بێ من لەسەر بە حکمی ئەوەی وەکو ئەنفال وەک خێزانی شەید وەک زیندانی سیاسی وەک ژنی شاخ و پێشمەرگە کۆمەڵی معانات لەعنی لە ناخی خۆما کۆ بۆتەوانێ بەڕاستی هەتا ئێستا ئێمە وەکو ژن وەکو کورد هەتا ئێستا ئێمە ڕێکخراوێکمان نییە کە بڵێن قەرەبووی زیان لێکەوتوانی کاتی شاخمان بکاتەوە کە ماڵمان سوتاوە ماڵمان نەماوە بڵێن هاوسەر و کە سوکاربان تیا چووە هەتا ئێستا وەک ڕێکخراوێک وەک منەظەمەیەک وەک شتێک قەرەبوو ناکرێنەوانێ ئێستا من چەندێک ساڵێک سێ مانگ زیندانی بووم مناڵم لە سجناقنەی گرتووە لە سجنا پێی گرتووە تەمەنی مناڵم بۆ بە دو ساڵ شێرە هەر بژی سەرکەوتوبی سپاس دەکەم هەتا ئێستا من موچەیەکی زیندانی سیاسیم نییە ئێستا ئەلاساس حکوومەتی عێراق ئیمزای کردووە کە ئیتر لە وەجبەی هەشتەوە هەتاوەکو 15 قەرەبوو بکرینەوە و موچەمان بۆ بکرێ بەڵام بەداخەوە ئەوە لە مانگی چەنەوە هەتا ئێستا ئەیهێن و ئەیبن هیوادارم ئەم شتە جێبەجێ بکرێ تۆ هەوڵ بێ ئیشەڵا لە کاتێکا یەکتری ببینینەوە دەربچی ئەو مافانەی بەرنامەی لەگەڵەکەی نایڵی ناوە بەسەریا ئیشەڵا تەمەنای سەرکەوتنی بۆکەم ئێمە معاناتی ئەوانەمان زۆر زۆرە یعنی کە ئاوا لەسەر قاچی خۆمان ڕاوەستاوین یعنی ئێمە ناخمان هەمووی برینارە بەڕاستی خۆت ئەگەر کە سوکاری پێشمەرگە بی ئەزانی ئەگەر کەسێک شەید بوو بێ ئەنجام معاناتی شەید دەزانی ئەگەر مناڵێکی بێباوک و پەروەردە کردی بێ ئەنجازانی مناڵی بێباوک چەند زەحمەتە پەروەردەکردنی یا ناو سجن چەند زەحمەتە من بەڕاستی هەموو کاتێ گلەی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بەو هەموو سەروەت و سامانەوە نەیانتوانی دڵی ئێمەی زیندانی سیاسی خۆشکن بە قەرەبوویەکی بچووک بە موچەیەکی مانگانە بە پارچە زەویە هەتا ئێستا هەر خۆیان بەرەوسەرەوە و ئێمە وەلا نراوین وەڵا منج لێرەوە بە تۆ یەڵێم پەیامەکەم بگاتە پێیان و سەرکەوتو بەڵام هێشتا ئامادەی دیفاع لەو خەڵکی فێنە خانوولی 222 بکەیت بڕواو هەبێت دڵم پڕپڕز و خاوە گەڕێتە سەر نەخۆشیشم لەوچە داوای قەرەبووم کردبێ بۆ نەخۆشیەکەم کتابم کردووە بڕوا ئەەکەی سێ کتاب جوابیان نەیاومەتەوە بەڵام کەیتە سەر دەنگان و ئەمانە هەریکێتیم پێپاشترە تا حیزبێکیکە هەر تەمەنای واکەمێکێتی سەرکەوێت ئەرەوەڵڵە پێم وا بێەوەی گوێ لەو پەیامە بێک تێگا هەر یەکێتی سەرکەوێ ئیتێم پەیامەکانمان ئیشەڵا جێبەجێ بێت ئیشەڵا سەرکەوتووە بیربانی بم کەکەتان قورسە جەنابەت کە ئینشاڵا خوا کردبێتە نسیب دەرچی یا هەر کەسێکی تر بە تایبەت بەڕێزت لەنا ئەو معاناتانە فێنەخات نەقورسە بەڕاستی ئەوەی کە و باسی دەکاتن لەوانەیە لە زۆربەی خێزانەکانی کورد هەمان بیتن ئەنجا ئەوەی کە و باسی دەکاتن نەک بەرنمەیەکی پەرلەمانتاری دەوێتن ئەبێ دابنیشین دیوانێکی لەسەر بنووسینەوە معاناتی ژنێکی ئەنفال معاناتی ژنێکی کە بتوانی زیندانی سیاسی بتن کە بتوانی دایکی منداڵی هەتی و بیتن ژنێک بخۆی سەر بەخۆی دارایی خۆی بیتن ئەنجا لای هەمووشی خۆشتر بێ بە ئەندامەکی یەشێتی ژنانی کوردستان لەوەی خزمەت بەژنی دیکە بگەێنیتن لۆی بتوانیت دەستی ژنانی دیکە بگریتن بەڕاستی جێگای شانازی دەست خۆش بەڕاستی جێگای شانازی یەک شت هەیەوەی لە هێرۆخانەوە بیستم خەڵکێکی زۆر ماندووە یەکێتی بە ڕۆژگاری زۆر سەختدا تێپەڕیوە خەڵکێک ڕووبارێک خوێنی شەهیدی هەیە بەڵام سەیری کە چەند جوانیێکی تێپارێزن ئەمە چی لای ئەو کەسە دروستەکە کە بەرپرسیارەتیی هەیە تا ئەخیر تا سەرۆک ڕاستە لەبەرەوەی هەر هێرۆخان لە خۆی دەزانیتن یەک لە بابەتەکانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بە شانازیەوە ئیشی لەسەر دەکاتن پرسیژنە لە ساڵی 1989 لە شاخ ژنە پێشمەرگەکانمان وەکو هێرۆخان و وەکو دادەهێرۆ وەکو کافیەخان و وەکو چەندین ژنی قارەمانی دیکە یەکێتی ژنانی کوردستانیان دروست کردیا لۆوەی بەجددی ئیش لەسەر پرسیژن بکەن هێناویانە هەتاکو ئێستا بە بەردەوامی خاتون و کە باسی کرد باسی لە کۆنگرەی 2025 یەکێتی ژنانی کوردستانی کرد کە بە شانازیەوە ئێستا من دەستەی ڕاوێژکاری یەکێتی ژنانی کوردستانم لەوێ زۆر باز لە شت دەکرێتن پەیڕەوە پرۆگرامێکی زۆر بە قوتمان هەیە کە چۆن خزمەتیوان بکەین بەڵام کە دێینە سەر واقعی حال هەندێک شتمان هەیە بەڕاستی نەقسی خۆشمان هەیە لە کوردستان
لەو یاسایانەی کە دادەندرێتن لەو بوتەیە کە دادەندرێتن نەبوونی بوتەی کوردستان کە بنێدێت لە بۆ پەرلەمانی عێراق و لەوێن دەرتەسیقی لەسەر بکرێتن ئەوەی کە خاتونم باسی دەکاتن شتێک نییە خێری پێ بکەم دەبی بە یاسا لە بۆی دابدرێتن ئەو خوێنی داوە ئەو خەباتی خۆیەوە کردە ئەو منداڵی گەورە کردە دەزانی پەروەردەکردنی مندارێکی چەند قورسە ئەنجا بە تەنیاش بکەیت لێ لەسەر ئەو ئەساسەی پێویست دەکرێت وەکو باسمان کرد هەموو شتێک لەمە دووە بە سیستماتیک بکرێتن بە میکانیزمێک دابژڕێتەوە کە نێن دێرۆکانە لە تەلەڤیزیۆن باسی بکەین هەر کەسێک کە بوو مافی خۆیتی کە ژیانێکی شایستەی هەبیتن مافی خۆیتی کە موچەیەکی هەبیتن بەپی ئەو ژیانەی کە تێیدا دەژێتن نەک ئێستاش معاشەکەی مە لەسەر فلسی عێراقی قەدیم دابدرێتن ئەو هەموو گۆڕانکاریە کرا معاشە لە جێ خۆی بوو لێشمان بڕاو پاشەکەوتیش کرا فەلویە دەرێن بڵێ بە پاکیجێکی گەورەوە کە دەڵێ معاشی ما ینی معاشی هەمومان خۆت نەخێر کە دەرێن معاشی ما مەقصدمە هەموو عێراق لە ناویشی کوردستان لە ناویشی ئەوانەی کە زیاتر پێویستیان بەوەیە کە ئاگامان لە معاناتەکانی بیتن ئەنجا پێویست بۆی ناکە من فایلێک بەرز بکەمەوە برێم ئەمن ئەوە ژنە شەهیدم ئەمن ژنە ئەنفالم ئەمن ئەوەمە ئەوە واجبەکە لەسەر حکومەت کە خۆی بێ بەڕەسمی باسی لێ بکاتن ئەنفالیش دەبی بناسرێنرێ بە تەواوی من لۆخم لە 96ەوە ئیش لە بۆ خێزانە ئەنفالەکان دەکەم بە حکومەوەی لە منداڵ پارێزی بەریتانی بوویمە لە دەشتی کۆیە لە گەرمیان لە ناو کۆیە لەو شوێنانەی کە ئەنفالی لێ بووە دەزانم معاناتەکانیان چ بووە ئەو کاتەی لە 96 مندارەکانیان نیان دەتوانی بچنە مەکتەب لە بەروی بابەکە خوا عافوی کرد بیتن نەیانتوانی ئەعلام ببڕشتیوالە هەویان نەبوو بچنە مەکتەب کە هەرە مافە سەرەتاییەکەی خۆیتی کە بخوێنیتن بەڵام ئێستا تەمەشا دەکەی شانازی دەکەم خێزانی ئەنفالم هەیە ئێستا هەموو مندارەکانی تەخەڕوجیان کردیە داکەچی بەخۆت ئەوە تا هەم منیرەخانیش لێرەیە و هەم هێرۆخانیش لێرەیە هەم لەوانەیە زۆر خەرچی دیکەشمان هەبی لە کوردستان کە ئەنفالە و پێویست بۆی دەکاتن کە چاودێری بکرێتن ژنە شەهیدە و زیندانیە دەبی هەبی چۆن پیاوەکان خزمەت دەکرێن ئەگەر ئەوان شتێکیان هەبی دەبی ژنەکانیش بە هەمان شێوە بابەتێکی دیکە لەسەر ئەوەی کە دەرێن مەسەلەن باشە چێ حازرابێت بۆ تا وەڵامەکە زیندانی سیاسی تەقاعودی دەرچوو گوتیان ئەوانی کە زیندانی سیاسیە ئەگەر خزمەتی پێگەیش بیتن لە بەغداوە 5 ساڵ مۆڵەتی تەقاعودیان لە بۆ نوێ دەکرێتەوە ئێمەی کوردستان کە زۆر زۆر کەممان هەبوو کە خزمەت کرابین کاتارێکتان قورسە قرس نییە زۆر قورسە زۆر قورسە فێنە خام بڕۆیە بەغدا دێوە لە بەرنمەیەکی کورسات ڕوبەڕووی خەڵکت دەکەینەوە بە دڵنیاییەوە وریابن ئەرکتان قورسە سەرۆک خۆی ناوەستێ ناشێڵێم جاراندا پەرلەمانەکانی بۆستێ هەندێک جار هەبووە لەگەر ڕێزم با زۆر لێرە شەفاف و ڕاشکا و بیڵێم هەندێک پەرلەمانتار هەبووە وەڵاهی من دەورەکە تەواو بە نەمناسیوە بەڵام ئێستا ئەم هەموو خەڵکە خاوەن معانات و خاوەن کێشە و دڵسۆزەتە بێ بەو هەموو معاناتە کە هاتە سەردەنگدان بەخوا ناتوانم دەنگ بە یەکێتی نەدەم بەڵام تۆش بێی پەرلەمانتار بی بڕۆی لە بەغدابی وەزیر بی یان فڵانشت بی بێی خۆت بشاریەوە بۆ لە بۆم بنووسە کاکزانە کورەوە تۆماری بنووسە ئەوەی کە دەیڵێم ئەگەر دەریش نەچم کە هیوادارم متمانەی هەمووتان و بازنەی هەولێر وەربگرم ئەگەر دەریش نەچوم بیدەمە ئەو کەسانێک کە لە ناو لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان 220 دەرسن ئەو پاکیجێک کە پێمە بیدەمەوان لەوەی جێبەجێ بکەن بۆ خەڵک بە دڵنیاییەوە بە دڵنیاییەوە فەرموو ئەو کاتتان باشەکەمانە زۆر سپاس لۆ بەرنامە بە پێس و جوانە کاکزانە پێشەچێکی وات گۆ ئەگە خوشت خۆم نەبات دەنگم دەدایە بەخوا من ڕاستی بگوت پرسیارم کرد من هەموو کاندیدانەی دێن سیڤیان لێ وەردەگرم دوور و نزیکیش دایان ناسم بڵێ زۆر سپاس دەکەی لۆ پێشەچیە بە ڕوخسەتی کاک باوازیش چونکە قاچەکانی تەواو نییە هەردوو چۆکەکەی گۆڕیوە کاتی خۆی لە شاخ ئەو شاخانەی هەموو کردووە جێ شانازیە دەستخۆش لۆیە داوای لێبوردنی لێ دەکەم کە من هاتمە سەر ستێج
وەلو با هەردەک لە ئەوەش دەرچین بیکەینە دوو قسەی خۆشیش بکەین ئەوە هەمویان پێم دەرێنە تو برا گەورەی کورە بابە وەڵی نامهوێت لۆ خۆتان چووکی فێنخانەوەوانی دەخوایانە من زۆر سپاس دەکەین ئەمە شانازی بە خوشکە دەکەم چۆن شەروانان شانازی بە ژنان دەکەن لە ڕۆژاوە لە باکوور ئەم نیژەوە شانازی پێوە دەکەم داوا لە خەڵکی شاری کوێ دەکەم باش ئەمە دەناسن ڕابردووەکەمان دیارە حەز دەکەم خۆیان ویژدانی خۆیان ئاسوودە بکەن دەنگ بدەن بە لیستی 222 لە هەمان کات ژمارە 3 بە خۆ دەنگی دەدەی بە هەر دەپەنجە سەرکەوتوو بێ زۆر سپاس هەر بژیت سپاس دەکەم من ئەتەوێ قسە بکەی بە کورتی چکە ئەخیر بڕگەمێ باش هەتا دێتە سەرەوەی من هەموو کاتێک شانازیم بە خێزانەکەمەوە کردیا یەکەم ڕۆژ کە لە منداڵ پارێزی بەریتانی وەرگیرام گوتیان لە بەرچی دەتەوێت بێ منداڵ پارێزی گوتم دەمەوێت هاوکاری خێزانەکەم بم لە بەرەوەی خێزانەکەم پشت و پەنامن کەواتە تکا دەکەم هەمومان بتوانین یەکەی خێزان بپارێزین خوشک و برایەتی پێڵینەوە دۆستایەتی و خزمەتی پێڵینەوە چکە ئەوە وا دەکاتن کە کوردایەتیش بهێڵینەوە لە ناو خۆمان زۆر سپاس بەڕێستان یەک تۆز لەمایکە نزیک بە دوو پرسیارم هەیە بەڵام لە ضڕوریەکەی دەست پێ دەکەم هیوادارم وەکو بەڕێوەبەری گشتی لە تونند و توێژی ژنان ستافێک دروست بکەن لە 100 کەس لە بۆ هەرێمی کوردستان بەگشتی 20 کەس دابشکن بەسەر محافەزەکاندا هەر 5 محافەزە هەڵەبجەی شەهیدیش بەڵێ ئێمە سۆشیال میدیا ئێستا چێکە لە هەرە کارکتەرەکانی جیهان خەڵکێکی زۆر دوور نییە ئەلێرکوانە لەو جەماعەتی حازری چەند کەس هەڕەشەی لەسەربی پێم باشە لە کارمەندان و ئەفسەرانی هێزەکانی ناوەخۆیان کارمەندەکان و ئەفسەرەکانی خۆیان چەند کەسێکی زیرەک و پرۆفیشناڵ بدۆزنەوە لۆ دۆزینەوەی ئەو کەسانێکەوە هەڕەشە لە خەڵکی دەکەن لە قەزایەکی وەکی کۆیێ باوەڕ دەکەم ڕۆژانە زیاتر لە 50 کەس هەڕەشەی لێ بکرێ جگە لە هەولێر و ڕانیە و ئیداری سەر بەخۆی سۆران و هەموو شوێنەکان هیوادارم بەر لەوەی بڕوە ئیشاڵە دەڕوە ئەگەر ڕۆیشتیش لە بۆ بەغدایەش هیوادارم لەگەڵ کاندیدەتچۆکان ستافەکی وا ڕێک بێخن بەڕاستی بەرژەوەندیە لە بۆ هەموو خەڵکی کوردستان و عێراقیش ئەوە خەمخۆری گەنجێکە بۆ ئەو ئافرین دەستخۆش بژیت پرسیاری دووەم بەمادەمە سەر ئەوەش پلانی چیت نەبی بەڵێ توش پلکت نەبی زامبی باشە بزانین فێنخان پلانی چییە لە بۆ یەخستنەوەی ئەو یاسانێک کە لە هەرێمی کوردستان و عێراق هەن لۆ بەرژەوەندیەکانی ماف و تاچی کورد بەڵێ دەستخۆش مامەڕێبەر تازە تەمەن مامەڕێبەر براگیچکەمانە پێدەرین مامە لە بەرەوەی برازایەکان هەم پێدەرین مامە خەڵکی پێدەری مامە ئەمانەتە براگەورە ئەمیش نیوەی پێم دەرێ پلان لە بەرەی دەچی برازایەکانم هەمووی لەساری ئەوانەوە تەمەن پلەیانی پور بەڵە پور ئەوەی کاک شاخەوان کە باسی کرد تەمەن ئەمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاربن تووشی خێزان و ئافرەتان بە هاومانجی لەگەر هەم بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیس ژوورێکمان هەیە پێدەرێن ژووری تاوانە ئەلکترۆنیەکان و هەروەها لە ئاسایشی هەرێمی ژووری تاوانە ئەلکترۆنیەکان هەیە لۆ ئەو کەسانی کە دەست دەبن لە بۆ سۆشیال میدیا بە شێوازێک ئیستیغلالیان کردێ بەکاری دێنینەوە لە دژی ژنان و کچان و ئەندامانی خێزان ئەوەمان کردێ بەڵام ئەو تیمەی کە باسی دەکەین داوا لە ڕازەخانی دەکەم لە لای خۆی بینوسی بە بەرنامەیەکی توکمەدای ڕێوەشین تاکیدم لە بەغداش پێویست دەکا هەمان شتمان هەبیتن چکە ژنێک لە هەر شوێنێک بیتن ئەگەر لە کوردستان بیتن ئەگەر لە بەغدابی ئەگەر لە ئەمریکابی پێویستە بپارێزرێتن چکە پاراستنی ژن پاراستنی کۆمەڵگایە هیوادارم هەموو ئەوانە بەورتر کاری لەسەر بگرێ بە یاسایی کاتی بەرنامەکەی من تەواو بە بەڵام تۆ لێرە فێنک حاجی مەلا کاندیدی ژمارە 3 بەجێ بێڵە وەکو کەسێک وەک هاوڵاتێک بڕۆ لەو مایکە چی پێ دەڵێ بە هاوڵاتی برێم تۆ هاوڵاتیی لێ تۆ یەکێکی لەو بە ڕێزانەی کە لە ناو بەرنامەکە بەشداربن بەڵام فێنک حاجی مەلا لێرە دانیشتووە فەرموو چی پێ دەڵێ ینی بە فێنچی برێم کە چ بکاتن فەرموو پرسە
ئێستا فێنێک حاجی مەلا کاندیدی ژمارە 3 لە لیستی 222 پارێزگای هەولێر لێرە دانیشتووە. تۆ چی پێ ئەڵێی؟ بە ناوی خوددا دەرێم فێنی خان کچێک بە چۆن بوێر بووی ئێستاش بوێر بە بتانی ئەو بەرنامە جوانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دایڕێشتێ ئەو بەرنامەی کە لەو خۆشت دانایە لە بۆ پاراستنی تاک بە تاچی خێزان ژنان ئامۆژگاریکردن و وەرگرتنی ئامۆژگاری لە خەڵک چۆن لەگەر خەڵک بووی و لە ناو خەڵک بووی بزانە چ بە شێوازێک ئیش لە بۆ خەڵک دەکەی. تۆی لە پێشتر ئیشت کردیە لە بۆ خێزانە ئەنفالەکان لە بۆ ئەو کەسانەی کە گوندنشینەکان بووینە لە بۆ هەموو ئەو کەسانەی کە لە تەندروستی بووینە و کەم ئەندام بووینە لە بۆ هەموو ژنێکە پێویستی بەوەی بۆ ڕۆژێک دەڕۆژان پشتیوانی بیلۆی بەرەنگاری توندوتیژی بوویتەوە. پشتیوانی تۆ لە پشتیوانی کارمەندەکانت بووە کە لە هێزەکانی ناوخۆنە تکا دەکەم بتانی ئیشەکی باشیان لۆ بکەی کە بەلایانی کەمەوە موچەکەیان هاوتا بکەوە لەگەر بەغدا محاولە بکە بەو یاسایانەی کە لە بەغدایە هەیە بەو مافە دەستورانەی کە پێدرایە وەکو کوردێک وەکو کچەکی کورد بتانی جێبەجێ بکەی لە بۆ کوردستان تا بتانی مافی کورد جێبەجێ بکەی. ئەو ژن و کچانش کە متمانەیان ڕۆژێک لە ڕۆژان لە بەردەستی تو بووە بتانی زیاتر ئیشیان لۆ بکەی هەڵی کاریان لە بۆ برەخسێنی لەگەر گەنجەکان چکە گەنجان و ژنان کەسانەکن پێویست دەکرێت لە کۆمەلگای کوردەواری شانازی پێوە بکرێتن ئەوانن هەڵگیری مەشغەڵی کوردایەتی ئەوانن دەتوانن شانازی بۆی بکەن کە کوردن بەڵام کە نەتوانن دابمەزرێن کە نەتوانن ئیشیان لۆ بکرێت کە نەتواندرێتن خزمەت گوزاری تەندروستی بە تەواوی بە هەموو ماڵێک بگاتن نەتواندرێتن کارەبای 24 سعاتی هەبیتن نەتواندرێتن خۆراکێکی باشیان لێ پێ بدرێتن لەو یەکە بەدەستیان دەکەویتن نەتواندرێت ڕێژەیەکی باشبی کە هەژاران تێدا بتوان بژێن چۆن دەتوانی لێرۆکانە ئیشەکانی خۆمان بکەین. بەڵام پێشت دەرێم ئەو بەرنامەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە لیستی 222 دایناوە ئاگاد لێبی ئەمانەتێکە ئێمە متمانەت پێ دەکەین ئێمە بەسەرت دەخەین ئێمە لەگەر هەواڵەکانت دەنێرین لە بۆ بەغدا بۆیە من دەنگت پێ دەدەم بە ژمارە 3 لە لیستی 222 هەربژی دۆرە وێرە فێنەکە. سپاس بۆ خاتو فێنێک حاجی مەلا کاندیدی ژمارە 3 لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای هەولێر. سپاس دەکەم خاتو تەمەن درێژ مەمنونم هاوڕێیانم زۆر سپاس هیوادارین سەرکەوتوو بی مەمنونم. بۆ ئێمە جێگەی فەخرە خەڵکی تێکۆشەر خەباتجێر ژنی لەسەر پێی خۆوەستا و ینی پێگە گرنگەکان بێ. سپاس دەکەم بە بەشداری و بەرنامەیەت کرد. زۆر سپاس. خۆشەویستانی دەستگای میدیایی کورسات لە بەرنامەی هێزی تۆین لە بەغدا هەموو لایەکتان بەخوای گەورە سپێرین تا بەرنامەی داهاتوو. سپاس بۆ ئێوەی ئازیزیشمان دوومان کردن گەورەیتان نوان ستۆدیۆکەمانتان جوانتر کرد. زۆر سپاس.